بۆیە بەڕاستی ئەوان خەریکی ڕاهێنانی مرۆیین تەنمەی بەشەرین هەڵەیەکی زۆر زۆر گەورەیەکەن هەڵەیەکی زۆر زۆر گەورەکەن هەمیشاڵەن چی متمانەت بە خۆت بێ متمانەت بە خۆت بێ متمانە بە خۆم چیم پێکرێ خۆم چی ئەتوانم بکەم ئەبێ وا بکەین لەو خەڵکە بڵێن متمانەت بە ئەڵڵا بێ بڕۆ پێشەوە نەک متمانەت بە خۆت بێ متمانە بە عیلمی خۆتە لە کاتی تاقیکردنەوەکە معلوماتەکانە هەرەموو لە بیرەچێتەوە دەفەرموو چیت بۆ ئەکرێ متمانەت بە خۆت بوو پێشبڕکەیەک بەشداریت کرد لە ڕاکردنا لە کاتی ڕاکردنا سێرەکەی قاچە خلیسکە دەفەرموو متمانە بە خۆت چی پێکردیت باشە لە هەموو کارێکە لە بازرگانی متمانەت بە خۆت بێ ڕۆ پێشەوە باشە فرتوفێڵێکیان لێ کردی چه دەسەڵاتێک هەبوو ئیفلاست پێکرا مایە پوش دەرچووی متمانەت بە خۆت بوو غەڵەتە بۆیە پێغەمبەری نازدارمانە فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام لا تەکلنی إلی نەفسی طەرفەتە عەین خوایە چاوتروکانێک ڕادەستی خۆم مەکە کەچی ئەو برا بەڕێزانە و خوشکە بەڕێزانە شەڵێن متمانەت بە خۆت بێ یعنی خۆت ئاگا لە خۆت بێ نا ئەبێ بپاڕێتەوە بڵێ هێزی تۆ یا ڕەبی نەک هێزی من زانینی تۆ نەک زانینی من توانای تۆ نەک توانای من دانایی تۆ نەک دانایی من خوایە تۆ بمخەرە ناو کارەکە تۆش دەرم بێنە ناو کارەکە